لە درێژەی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەی خانووە بێتاپۆکان لە شار و شارۆچکەکانی کوردستاندا بە بڕیاری قوبەت تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کێشەی خانوو زەویە بێتاپۆکانی پارێزگای هەڵەبجە چارەسەر کرا کە ماوەی زیاتر لە 70 ساڵە یەکێک بووە لە کێشەکانی ئەو پارێزگایە و بەو هەنگاوەش پرۆسە یاوەدانی و گەشەکردنی زیاتر ڕوو لە پارێزگای هەڵەبجە دەکات بە پێی فەرمانی ژمارە 1658 جێگری سەرۆکی حکوومەت یاریێمی کوردستان لە ڕۆژی 7 2018دا دەرچووە و بڕیار دراوە بە پێگەێنانی لیژنەیەک بە مەبەستی چارەسەرکردن و یەکلاکردنەوەی مافی هاوڵاتیان لەسەر زەوی ناو نەخشەی بنەڕەتی شاراوانیەکان لە سنووری پارێزگای هەڵەبجەدا. بەو بڕیارەش هەزاران خێزان لە سنووری ناوەندی پارێزگای هەڵەبجە و ناحەی سیروان و خوورماڵ و بیارە و شارەدەی تەوێڵا سوودمەند دەبن. بە جۆرێک تەنها لە سنووری قەزای ناوەندی پارێزگای هەڵەبجەدا 25,000 خێزان سوودمەند دەبن. بە پێی زانیاریەکانی سەرۆکاتی شارەوانی هەڵەبجەش 15,000 زەوی و خانوو لە ئێستادا ئامادەیە بۆ تاپۆکردن. لە سنووری شاری هەڵەبجەدا 28 گەڕێکی نیشتەجێبوون سوودمەند دەبن لە بڕیارەکەی جێگری سەرۆکی حکوومەت. ئەوە جیاواز لەوەی کە کەسوکاری شەهیدانی هەڵەبجە گەورەترین پشکی سوودمەندبوونیان بەردەکەوێت بەو پێی هەردوو گەڕێکی سەروەرانی 1 و 2 کە ژمارەیان 570 خانووە بێ بەرامبەر تاپۆ دەکرێت. بە پێی ئەو زانیاریانەشی دەست کورسات نیوزکەوتووە لە سنووری ناحەی سیرواندا نزیکەی 3,000 خانوو لە بڕیاری تاپۆکردندا سوودمەند دەبن. لە ناحەی خوورماڵیش کە دابەش بووە بەسەر 5 گەڕێکدا نزیکەی 6,000 خانوو زەوی نیشتەجێبوون تاپۆ دەکرێت. لەم ژمارەیەش 3,500 خانوویان تا ئێستا هیچ تاپۆیەکی نییە و 500 زەوی نیشتەجێبوونیش دەگرێتەوە. لە ئێستاشدا 1,500 خانوویان کاری تەواوکردنی وێنەی تۆماریان بۆ دەکرێت. بەم بڕیارە هەمویان تاپۆ دەکرێن لەسەر خاوەنەکانیان. لە سنووری شارەوانی ناحەی بیارشدا بڕیارەکە 500 خانووی بێ تاپۆ دەگرێتەوە و خاوەنەکانیان سوودمەند دەبن و خانووەکانیان بۆ تاپۆ دەکرێت. لە سنووری شارەوانی شارەدەی تەوێڵەشدا 750 تۆمارکراو ئامادەیە بۆ تاپۆکردن بەڵام لە ئەنجامی جێبەجێکردنی کارکردن بە پێی نەخشەی بنەڕەتی ئەوە 6,000 خانوو لە سنووری تەوێڵەدا سوودمەند دەبێت. بڕیاری تاپۆکردنی خانووەکان لە پارێزگای هەڵەبجەدا لە 13 بەرگە پێکاتووە کە گرفتی هەموو ئەو خانوو زەویانە چارەسەر دەکات کە تا ئێستا تاپۆیان بۆ نەکراوە. ئەو مڵکانەشی سەر لە نوێ پێویستیان بە تۆمارکردنی نوێ هەیە لە ژێر ڕۆشنایی یاسای تۆمارکردنی خانووبەرە ژمارە 43 ساڵی 1976 هەموارکرا و چارەسەر دەکرێت. لە هەمان کاتە ئەو خانوانەی کە شوێنەکانیان گونجاو نییە و لەگەڵ نەخشەی بنەڕەتی شارەوانی ناگونجێت لە ئامارکردنەوەی نەخشەکە لە کاتی جێبەجێکردنی ئەم بڕیارە ئەوە پارچەیەک زەوی نیشتەجێبوون بە بڕی 200 مەتر دووجا دەدرێتە خاوەنەکانیان و خانووەکانیان دەڕوخێنرێت. ئەو زەویانیشی دەکەونە نێوان خانوو کەلاوەکان بە پێی یاسای ژمارە 32 ساڵی 1986 مامەڵان لەگەڵ دەکرێت. بە پێی بڕیاری تاپۆکردنی خانووەکان خەمڵاندنی 1 مەتر دووجا کە ڕووبەرەکەی تا 225 مەتر دووجا بێت نرخی 1 مەتر دووجای بە 3,000 دینار تا 7,500 دینار تاپۆ دەکرێت. لەو ڕووبەرە زیاتر تا 350 مەتر دووجا زیادەی ڕووبەرەکە نرخی 5,000 دینارە بێت. هەر زەوی و خانوویەکیش لە 350 مەتر دووجا زیاتر بێت ئەوە نرخی لە سەدادەی نرخی ڕاستەقینەی زەویەکە بێت بەڵام بۆ هەموو حاڵەتێک نابێت خانووەکە لە 800 مەتر دووجا تێپەڕێت. ئەو زەوی و خانوو باڵەخانانەشی ئەکەونە سەر تەوەری بازرگانی کە گونجاون لەسەر نەخشەی بنەڕەتی شار تۆمار دەکرێن لەسەر خاوەنەکانیان و دوای خەمڵاندنیان لەلایەن لیژنەی باڵاوە. هەر داهاتێکیش لە ئەنجامی تاپۆکردنی خانوو زەویەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەدەست دێت جارێکتر لە سنووری شارەوانەکانی هەر ناحێ و شارێکدا بۆ خۆی و پرۆژەکانی خەرجەکرێتەوە. ئەمەش جیاواز لەوەی هاوڵاتیان
ئەبنە خاوەن تاپۆ زەوی نیشتەجێبوونی خۆیان بەڕەسمی هاوکار شارەوانی شارەکانیش سوودمەندە بن لەو داهاتەی کە لە کۆتادا بۆ سوودی هاوڵاتیان بەکاردێتەوە. بڕیارەکەی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بۆتە جێگەی خۆشحاڵی کە سوکاری شەیدانی کیمیابارانی هەڵەبجە و تەواوی دانیشتوانی سنووری پارێزگای هەڵەبجە، چونکە ئەم ناوچەیە جیاواز لەوەی بە درێژای 70 ساڵی ڕابردوو بەدەست ئەم گرفتەوە ناڵاندبووی لە ماوەی 27 ساڵی ڕابردووشدا ئەو کێشەیە بەردەوامی هەبووە.